با سپۆنسەری دەستگای میدیای کورسات و کۆمپانیای تاتە پرۆداکشن گەورەترین کۆنسێرتی ئاهەنگ و گۆرانی لە سێم ڕۆژی جەژنی قورباندا با بەشداری 4 هونەرمەندی ناسراو لە پارک چێواری شاری سلێمانی ساز دەکرێت. بۆ زانیاری زیاتر دەربارەی ئەم کۆنسێرتە میوانداری بەڕێز کاروان حەمەتاتەمان کردووە کە بەڕێزیان ڕێخەری ئەم کۆنسێرتن. کاروان بەخێربێیت، جەژنت پیرۆز بێت. سپاس کاتی خۆت بەخشی بە ئێمە. لە خزمەتانە. زۆر سپاس بوویەوە کەماندووە. زۆر سپاس. کاروان با لە سەرەتاوەوە دەست بکەین دەستگای میدیای کورسات بەردەوام ڕۆڵی هەبووە لە پشتگیریکردنی گەنجان و هونەرمەندان بە شێوەیەکی گشتی بۆ چوونت لەو بارەیەوە. بەتاکید ئێمە مودەیەکە کە ئەم کاراناکەین لێرە دەستگای میدیای کورسات درێخی نەکردووە لە هاوکاریکردنمانە بۆ پێشچوونی ئەم کۆنسێرت و کارە چالاکی هونەریانی کەیکەی. سپاسیشانەکەی. بەڵێ سەرکەوتو بن. کاروان ئەپرسم بیرۆکەی دروستبوونی ئەم کۆنسێرتە چۆن بووە بۆمان باس بێت. بەردەوام ئێمە لە مناسەبەکانە ئەم چالاکیانەکەین بۆ نمونە لە یادی سلێمانی لە بۆنەی نەورۆز لە جەژنەکانی تریشا لە ڕابردووا کردومانە، بەڵام ئەم جەژنە گەشتیارێکی زۆر ڕووی کردوتە سلێمانی و سێریشمان کردی چالاکیێکی وایتیانیە کە بۆ عام گشتی خەڵک بووی بچێت. کۆمپانیای تاتە پرۆداکشن پەیوەندی کردووە دەستگای میدیای کورسات وتمان کارێکی وامان بەدەستەوێ بۆ جەژن سێم ڕۆژ ئەوانیش پشتگیریان کردنی ئێمەش چالاکیەکەمان ڕێخست. بەڵێ کاروان بۆ بە دیاریکراوی سێم ڕۆژی جەژن خۆتان پلانتان وا بوو سێم ڕۆژدانن؟ بەڵێ سێم ڕۆژ گونجاوتر بوو، یەکەم و دووەم خەڵک سەردانەکات و بە عام سێم یا چوارم باشووی تر چوارممان لابەر سێماندا چوارم خۆمان دەمانەتوانین. بەڵێ کاروان کاتێک ڕۆژە کۆنسێرتەکە ئەی لە بەرنامەتانانیە لە دوای جەژن پاشەوی کۆنسێرتێکی لەو جۆرە دووبارەکەنەوە بەرنامەمان هەیە چۆن کۆمپانیا ئێمە کۆمپانیایکی پرۆداکشنە هەنی لە بۆنەکانە بەعام جاریوا جەژنیش نەبوو کۆنسێرتمان کردو چەند جار گۆرانی بێژی ترمانیاناوە لە هۆڵەکانە کردومان ێسا کە هاوین و گەرم بۆ هۆڵمان هەڵنەبژارد ئەو خەڵکە زۆرەش لە هۆڵات جێینا بۆ بەڵام بەردەوامەمانە. بەڵێ ینی بەنیازن لە دوای جەژنیش کۆنسێرتی کە بە هونەرمەندی تر سازکەن. بەتاکید بەڵێ کاروان کەواتە کۆنسێرتەکە لەکوێ بوو چەند ڕۆژەخانێت؟ یەک ڕۆژەخانێ شەشی ئێوارە تا دەی شەو لە شانۆی ڕۆمانی لە پارکی ئێواری شار. بەڵێ کاروان چەند هونەرمەند بەشدارن؟ 4 هونەرمەند. بەڵێ 4 هونەرمەندی ئێستا پڕبینەر کە هەڵمان بژاردون بۆ ئەو سێم ڕۆژەی جەژن. بەڵێ کاروان تا چەند گرنگە کۆنسێرتی لەو جۆرە لە سلێمانیا سازکرێ بۆ پێی کە سلێمانی لە ئێستا پایتەختی ڕۆشنبیریە؟ وەڵا گرنگە و سلێمانیش شارێکە لە ڕووی هونەریەوە درێخی نەکردووە. ئەگەر ئەم جۆرە کۆنسێرتانەش نەبوو بێ سلێمانی هەر بەلای باخی گشتی و سەرا بڕۆ گەنجێک هەر بە ئالەتێکی مۆسیقیەوە هونەری پیشان ناوە بەردەوامیش شاری ڕۆشنبیری بووە و خەڵکیش بەدەمە و چالاکیانەوەیە. بەڵێ کاروان تا چەند کۆمپانیاکەتان هاوکاری هونەرمەندانی کردووە تەنها لە بواری میوزیک و گۆرانیە یاخود بوارەکانی تری هونەری ژەگرێتەوە؟ کۆمپانیاکە ئێمە هاوکاری ئەوانیان کردو ئەوانیش هاوکاری ئەمەیان کردو. کۆمپانیاکە ئێمە بەس کۆنسێرت و لایڤ نییە تەنها کاری دروستکردنی کلیپ و کۆمەڵێک کشتی ترە لەگەڵ هەموو هونەرمەندانە ئەوەی لە بواری هونەریە سێری لۆگۆی کۆمپانیاکەمانکەی ئیشی ئیڤێنت و فیلم و تەنانەت زۆر جار کورتە فیلمیشی تایەکەین. یعنی کاری ئێمە بەس لەگەڵ هونەرمەندی گۆرانی بێژان نیە لەگەڵ ژەنیارەکانان نیە بەتەنیا دراما و هونەرەکانی تری ژەگرێتەوە. کاردانەوەی بینەران چۆنە بەرامبەر ئەو جۆرە کۆنسێرتانە کاروان بە تایبەتی لە بۆنێشی تایبەتە بۆ نمونە لە نەورۆزا بێت لە جەژنا بێت کاردانەوەی بینەران بە شێوەیەکی گشتی چۆنە؟ بەگشتی ئێمە ئەو کارانی کە کردومانە زیاتر لە سلێمانیا تقریبان لەم 10 ساڵەیە زیاتر لە 80 کارمان کردووە. دیارترینیان یادی سلێمانی بوو پار و ئەم ساڵیش ئەمەیە کە ئیشەڵا سبەینی بینن تا ئێستا هەستەکەم کاردانێکی زۆر باشیە بووە. بەڵاشی بینین ئیشاڵڵا. کاروان بەنیازن جگە لە سلێمانی کۆنسێرت یاخود بۆنێکی هونەری ئیڤێنتێکی هونەری لە دەروی سلێمانیش لە داهاتوو ئەنجام بن؟ لە ڕابردووە کردومان و لە داهاتوو شایشەڵار پلانمان هەیە نەک لە کوردستان لە دەرەوەش لە ئەوروپاش. بەڵێ ئەی باسی ئەوروپات کرد کاروان بەنیازین
دوای جەژنیان بڵین لە داهاتوێکی نزیکە هونەرمەندانی تاراوگە بانکشتی کوردستان بکەن بەڕێوەچوونی کۆنسرت. وڵی چەند جارە بانکمان کردوون ئەوانیش ئێمەیان بردووە لە ئیشان پێکردوین. بەڵێ مەبەستم ینی لە داهاتووشا بەنیازن ئەم پردە هەر بەردەوام بێت لە نێوان کۆمپانیاکەتان شەکەی ئەمە هەرەوەی و پردە نابڕین. بەڵێ تا چەند گرنگە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ هونەرمەندانی دەرەوە کە هەڵبەت ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ئاڵوگۆڕی کللتوری و هوەری دروست بێ لە نێوان ئێمە و هونەرمەندان لە دەرەوە هەڵبەت ئەزمموی ئەوانێتە ئێرە ئەزمموی ئێرە چێتە ئەوێ تا چەند ئەمە گرنگە کاکاوەڵا بەتەشید گرنگە بەس تا چەند هەل ئەڕەخسێت ئەوە گرنگە سا بۆ نمونە من چەند جارێک هەوڵماوە چەند گۆرانی بێژێک بێنمە ئێرە زروفی اقتصادی ئێرە ئەو ڕابردووی کە 10 ساڵ پیاتە پەڕوین ئەزمموی ئەو 10 ساڵێکی اقتصادی ئێرە زۆر خراپ بوو ئەوە ڕێگر بۆ لێ ئەجینا ئەوان حەزەکەن و ئێمەش حەزەکەین و کارەکەی ئێمەش ئەوەیە شڵا لە داهاتوو شارێکین تۆزێک شتەکان لەگۆڕێ کەواتە هەندێک جار ڕێگریژێتە بەردەمتان لەوەی کە بانکشتی هونەرمەندان بکەن لە تاراگە یاخود لە ئەوروپا بۆ کوردستان. بەتاکید زۆر جار ڕێگریش کراوە چۆن بەڵێ ئەی کاروان ئەو کێشانە ناکرێت لە ڕێلایەنە پەیوەندیدارەکانەوە چارەسەر بکرێن بۆ نمونە کۆمپانیەکەتان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری بیان لەگەڵ لایەنێکی فەرمی حکوومەت بێت بە جۆرێک لە جۆرەکان کار ئاسانیتان بۆکەن بۆ هێنانی هونەرمەندان بۆ هەرێمی کوردستان شاری سلێمانی بە دیاریکراوی. وەزارەتی ڕۆشنبیری ئەوەی کە پێمان وتبێتن تا حدێک درێخیان نەکردووە بە تایبەت لەم کاری ئەخیرمانە زۆر سپاسیانەکەین هاوکار بوون بەڵام خۆ ئیتر کە زۆر جار بۆ نمونە کولفەیەکی زۆر ئەچێتە شتێک وەزارەتی ڕۆشنبیری توانای ئەوەی نەبێ بە زۆر ناکرێت کە ئەویش پیشانەیە توانیان نییە و کارێکی لەو شێوەیە بۆ نمونە ئێمە کارمان بەدەستەوەی نزیکی 50,000 دلار 5 دەفتەر 6 دەفتەری تێچێ کارێکی لەو جۆرە ئێمە بێ بەرامبەرێکین بۆ نمونە سبەینێ سێم ڕۆژی جەژنە ئەم کۆنسێرتە گەوریاکەین بۆ 4 هونەرمەند کولفەیەکی زۆری تێچێت هەموو لایەنەکان بە توانای خۆیان هاوکاریان کردوین بەڵام ئەبێت لە دەرگای مەجبور ئەبین لە دەرگای کۆمەڵێک بازرگان و سەرمایهدار بین بۆ سپۆنسەر ئەوەشمان ئەم جارە نەکردووە و هاتنیش بێ بەرامبەرە هونەرمەندیش حەقی خۆی ئەوێ بێ حەقی خۆی بینێ و ئەو قەرەباڵغی ئەوێش هەر کولفەی ئەوێت ئەوانی ئەمانە هەرچۆن ئەوێ زۆر سپاسی کاکوبا دەکەین ئەو هاوکارمان بۆ لەم کارە سوپاسی دەستگای میدیای کورساتەکەین هەرچۆن ئەبێ ئەمەمان تێپەڕانی ئینشاڵڵا بزانین بۆ کارەکانی تر لەگەڵ سەرمایهدارەکان هەبێت تەنسیقکەین بە هیوای بەردەوامی ئینشاڵڵا بەڕێز کاروان حەمەت